ئێرە سلەیمانیە، ئەو شارەی کە سیاسەت تێیدا گەیشتووەتە لووتکەی کێبڕکێ و ململانێ. سەنگەر لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق پارتی لە سلێمانی 93,000 دەنگێنا. ئەم جارە هەموو شەڕەکەی ئەوەیە دوو کورسیەکەی جاران مسوگەر بکات لە ناو جەرگی یەکەتی و گوڕان کورسەکانی خۆی ببات بەغدا. لە دوای ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردن پارتی بە قورسایەکی زۆرەوە لە سلێمانی دەستی بە بانگەشەی هەڵبژاردن کردووە. ئاڵاکانی پارتی زۆربەی شەقامەکانی سلێمانی داپۆشیوە. عومەر قەلاتزی کاندیدی ژمارەی سێی پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای سلێمانی کوڕی شاری شارانە. قەلاتزێ کاک عومەر ئەم جارە دەیەوێت ببێتە یەکێک لە ئەندامەکانی 4 ساڵی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەخێر بێ بۆ بەرنامەی چی دەکەن؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی ڕووداوە. کاک عومەر لە 4 ساڵی داهاتوو ئەگەر دەرچووی لە پەرلەمانی عێراق چی دەکەیت؟ ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان وەکو کاندیدەکانی پارتی پرۆژەیەکی چڕ و پڕمان پێ دەمانەوێت بەهێز و بەدیدێکی جیاوازەوە بگەڕێنەوە بۆ بەغدا. ئێمە وەکو کرد وەکو پارتیش 5 فایلیان 5 مەلەفی گرنگمانەیە کە لەگەڵ بەغدا دەمانەوێت ئەم 5 مەلەفە لەم 4 ساڵی داهاتوودا چارەسەری بکەین. یەک لە مەلەفەکان لە بازار لەگەڵ خەڵک باسەکەین یەک بە یەک دەژمێرین. بەڵێ حازری؟ حازرم. بۆ ناو شاری سلێمانی بۆ ناو دەنگدەران بۆ ناو دەنگدەران. فەرموو. ئێستای بینی بەس دوای نایبینی ئەم حیزبانی ناو سلێمانی بەس بۆ گیرپانی خواشەڵەکە ئەم پیاوە کادیری کوێ؟ سڵاو لێ بێت. حاجی دەڵێ بە بێدەنگی ئەڵێ بەو ناو عادەت چینە بەغدا. ئەوەی تەییدی بەڵێ کردووە گەورەی خوا لە زیاتر بە گەورەی سەعەلیش بە گەورەی خوا شەرمە دژی حکوومەت و وڵات و دروستکردنی حکوومەتی کوردی بێنێ و بازاڕی ئێمە ژمانەیە وەکو ئێرە پێشکەوە وەکو هەولێر دووەک پێشکەوە. ئەوە کاندیدی پارتیە. ئێستا ئەوە بچنە دەنگدان دەنگ بدەن ئەبێ کاندیدێک چی بکات لە بەغدا. چۆن دیفاع لەو میلەتە بکات؟ دیفاع نەکراوە؟ RPG واتە بەغدا؟ نا بارپرسی چارەسەر ناوێت بە بەرژەوەندی شەخسی لێک نایاتەوە. ئێستای بینی بەس دوای نایبینی. وایە کاک عومەر چوونە بەغایتە کەسان لە بیر نامێنێ؟ دەزانی بۆن چکە دوو حیمایە و سار و مەسول و بنانە 16 حیمایە سوبە چییە؟ ئەوە نایبینیتەوە. گەنجێکی ئاوا زۆر خوێندریان تەواو کردووە بێ ئیشن دانەمەزراون. ئێوە چیەکەن پلانتان چییە بۆ ئەوەی لە بەغدا شەڕی ئەم گەنجانە بکات؟ هەموو بودجە و استحقاقاتێکی مالی و دارایی ئێمە بڕیوە حکوومەتی هەرێم کە هیچێکی توانایەکی بەغدا بڕیوێتی. پەرتوپڵاو پەرتوبڵاون ئێستا پەرتوبڵاون؟ بەڵێ پەرتوبڵاون ئێستا لە بەغدا ئێمە نوێنەری کوردی ئێمە نوێنەری کوردین ئیش بۆ کورد دەکەین لەوێ بەبێ جیاوازی ئەوە لە کاملیستە و لە فران فراکسیۆنە ئێمە ئیساخ ئەم خەڵکی سلێمانیە بە زۆری خەڵکی شایزە ئەم هەموو گەنج و پیرەمێرد و هەمووی ئەوەنەی ئێمە تەسحیەمان ناوە هیچ کەسێ ناوە لەبەر بۆ ئەم حیزبانی ناو سلێمانی من واقع دەڵم بەس بۆ گیرپانی خواشەڵەکەن ئێمە پیاڵە خەڵەتێنن باسی مەعاش کرا وڵا کاکە پاشەکەوت بەس پارتی کردیارێکەتی نەخێر گۆڕار کردی کۆبەڵ کردی هەر پێجار ئینزار کرد لا حكومتها شريك لا بارا شريك لا هل بارتيكتي هميان ئەگەر تۆ کوردیت و کورپەروەری بۆ کوردستان و بۆ خوێنی شەیدان و ئەلپال و شیباباران هەوڵەی نابێت تۆ بترسی حیمایە و بە سیلاح و ئەسلحە لەم سلێمانی هەبژێڕی تێگەی هەبێت دەرگە کراوە بێت هەبێت دەرگە کراوە بێ بۆ دڵی ئەمە پڕە پڕ تێگەی وایە دڵی هەموو خەڵکە پڕە چی دەکەنم خەڵکە جارێکی دردوای 4 ساڵی تر هەڵم گلەیە لێوە نەکات جواب بباتەوە کاک عومەر وەکو وتمان ئەزمونێکی خراپ پێشتە پێشکەشی ئەم خەڵکە کراوە چیەکەن بۆ ئەوەی کە دوایی بێنەوە ناو خەڵکی خۆتان
من ئێستش بەرپرسیارەتیم هەیە کۆمەڵی ئێستش لەگەڵ بە هیمامەیە خۆم هاتوومە ناو خەڵکی قسەی خاڵی 100% تۆ کە دێ ناو جەماوەکەی خۆت حیمات بۆچێ هیما بۆی لە دژمن بتپارێزە نەک لە خەڵکی خۆت بپارێزێ بۆی ئێمە هەوڵ دەدەین ئەم ناوچانە بەلانی کەم تەرەفی سێم بێتە ناو کێشەکە کە بەدیدی ئێمە ئەم ناوچانە تەسلینی وێن بکرێن وێن بێت لەگەڵ ئیدارەی ئەو ناوچانی ئیدارەیەکی مشترک بێ کە ئەمە خاڵێکی دەستوریە خاڵی دووەمیان کە ئەوەی کە ئەو گەنجانە باسییان کرد کە ڕاوەستانی دامەزراندن و پرۆژە و خزمەتگوزاری و بێکاریە گەڕانەوەی شایستە و بچە و بودجەی خەڵکە خاڵی سێمیان ئەوەیە کە ئێمەیشی لەسەر دەکەین دەمانەوەت پێشمەرگە ببێتە سیستەمێکی دامەزراوەی ڕسمی بەرگری عراقی کە تەدرێ بووە هێزێکی نیشتیمانی چوارەم ئێمە گرفتێکی گەورەمان لەگەڵ دەوڵەتی ناوەندی هەیە کە گرفتی سامانە سروشتیەکان و نەوت و غاز و دەرهێنانی سامانە گشتیەکانی سێرزەویە بەگشتی کە ئەمەش پێویستە بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێت مالەفی پێنجەممان ئێمە هێشتنەوەی ئەم حکوومەتی هەرێمە بە قوارەیەکی بەهێزی یەکگرتو و هەروەها مشارەکەکردنی لە پەیوەندی نێو دەوڵەتیەکاندا ئەمانە باشن ئەو مەلەفانە ئەتوان کێشەکانی ناوخۆتان چارەسەرکەن بەس ئەوانە ئەتوان کێشەکانی بین یەکێتی و پارتی و گۆڕانوانە تا ئێستا چەند ساڵێمە کێشە و گرفتی ناوخۆمان هەیە توانیتانە چارەسەریکەن ناوخۆ یەک خەڵ ئەم پرسیارە لێوە دەکات ئێستا من بانگەشەی هەڵبژاردنە با ناوی هیچ حیزبێکی نێری ئێمە وەکو پارتی کێشەیەکمان لەگەڵ کەس نییە ئەخی کێشە هەیە ناڵم کێشەنی ئێمە وەکو بەم باسی پارتی یەکەم ناکرێت لە جیاتی گۆڕان لەگەڵ گۆڕان نییە لەگەڵ یەکێتیدا نییە کێشەتان لەگەڵ کۆمەڵ نییە چۆن کێشە آخر کە بچینەوە دەچینە وردیاتی کێشەمان بۆ لەگەڵ کێشەمان بۆ لەگەڵ خۆتان حەڵکەن چارەسەری کێشەکان خۆتان ئێمە کێشەمان بۆ لەگەڵ یەکێتی تا ئێستا نەیتوانیوە سیاسەتێکی ڕاست و ڕوانی ئەلانکە ینی تەکەتولێکە هەیە سیاسەتێکی تەکەتولێکی دیکە هەیە سیاسەتی ئێمە بە یەکێتیمان گوتووە بڕۆن خۆتان ڕێخەن و وەرن قسەمان لەگەڵ گۆڕان خۆ دیارە لە یەکەم ڕۆژە گۆڕان دیارە پێویست ناکە قسە لەسەر گۆڕان بکەین داخوار دیارە یان تەوەجوهی چۆن بووە تەوەجوهێک بووە لەگەڵ پێچەوانی سیاسەتی پارتیشی کردووە پێچەوانی سیاسەتی کوردایەتی پێچەوانی سیاسەتی ناوچە دابڕاوەکانیشی کردووە ئەم پیاوە کادیری کوێ پارتی سڵاو لێ پارتی بەڵێ ئەوێ دەستمان بسڕین هەر هەمومان ئێمە پارتی بیت کۆمەڵ بی گۆڕان بی یەگرتو بی هەر هەمووتان چە پارتیان نێکی کۆکردنەوە وایە گۆڕانیان هەیە کۆمەڵ هیچتان ناوەکانتان نەجێی خۆیان نییە ئەڵە خەڵک کۆکەنەوە پەرتەوازەیەکەن هەر هەمووتان یعنی ئەم میلەتە ئەبێ دەستی بسڕەکە دەست قسە دەستی هەر هەمووتان گۆڕان کە گۆڕان تەفرەقی دروستکە گۆڕان لە یەکێتی جابۆتەوە گێرانی شقاقی کردووە گێران گۆڕان تەفرەقەکەی دروست کردووە باش پەنجا بە پەنجا خراپە ئیجازەدا پەنجا بە پەنجا خراپە کاکە پەنجا بە پەنجا خراپە ئێستا من نەم ئەتوانی ڕەقنە لە تۆ بگرم وەڵاهی وەبیللاهی دوای 2 سەعاتی تر محاسەبا کرامەوە بەڵام ئێستا ناتوانن لەبەر میدیان ئازاد و گۆڕان ئاینات هەیەک دقە حاجی ئەڵێ یەک دقە حاجی دەڵێ بە بەیدەنگی ئەڵێ بەو نەوعادە چینە بەغدا ڕاست دەکەم کوردستان و تا درود بە خوێنی شەهید کوڕەکان دیدی چی با بە تۆ لە تەلەڤیزیۆنانەتەوە دەوڵەتی کوردی ڕاکێنم ئەی کوا دەوڵەتەکەتان بۆ تەنلو میلەتەکە چۆن ڕووتانیە ناو باساڕەوە ئێوە چۆن ڕووتان دێ غیبەتی حکومەتی کوردی بکەن تۆ گوێرم بە گەورەی خوا لە زیاتر بە گەورەی خوا لە زیاتر ئەوەی تەئیدی بەڵێ کردووە ئەوەی ئەمەری سێ عەلیش من هەر کەسێک تەئیدی ئەمەری سێ عەلی ڕێخەری بچووکەوەی گۆڕان تەئیدی من ئەڵێم هەر کەسێک گوێ لە برای خۆ بگرە ڕۆژنامە نووسیەبێک لایەنە بیرکەیتەوە ئەم پیاوە ڕۆژنامە نووسە ئەبێ ئێوە تەداخل نەکەن من ئەڵێم هەر کەسێک خەڵکەوە بێڵی من قسە بکەم هەر کەسێک تەئیدی بەڵێ کردووە هەر کەسێک تەئیدی بەڵێ کردووە وای لەو میلەتە کرد لە سایە 50 خاچی کوردستانی فرۆشت حەقا من ببلەجاتی ئەم پیاوە بە شەرمەزاریەوە ێم بناو خەڵکەوە ئازایە لە بچی هەر لانی کەم بۆ خەڵکە بڵێ خەجاڵەتی بە گەورەی خوا شەرمە بە گەورەی خوا شەرمە دژی حکوومەت و وڵات و دروستکردنی حکوومەتی کوردی بێنێ و بازاڕی
بە گەورەی خوا شەرمە بە گەورەی خوا شەرمە دژی بە گەورەی خوا شەرمە دژی حکوومەتی کوردی بی دژی حکوومەتی کوردی بی شەرمە بێنێ و بازاری سلێمانی شاری شێخ محمود شاری سلێمانی شەرمە دژی حکوومەتی کوردی بێنێ و بازاری والله سەیرە دژی حکوومەتی کوردی بی ڕوت هەبێ بێ قسە بکەی والله شەرمە دژی حکوومەتی کوردی بی شەرمە دژی ڕێفراندۆم بی شەرمە خەڵکی شاری سلێمانی بی شاری هەڵمەت و قوربانی بی خەڵکی شاری شێخ محمودی بی دژی حکوومەتی کوردی بی دژی ڕێفراندۆم بی دژی سەربەخۆی بی دژی مافی میلەتەکەت بی والله شەرمە خەڵکی سلێمانی بی دژی ڕێفراندۆم برادران لەسەر دەوڵەتی خۆدی لەسەر ڕێفراندۆم دەنگی قام بەر دەکاتەوە سۆت بەرزەکات دروستەوە نیە دەنگت بە ڕێفراندۆمدا بە ئازادە بووی دەنگت پێداوە کەس نەبوو دەنگ بدەیت ئازادە نبووە بەڵام کام ئەندام پەرلەمانەی تو گۆڕان قامکی بەرز کردەوە لە سەرۆکی پەرلەمان جێگرەکەشی خۆتان بوو لەسەر قسەی کوردیەکە وەستم پێ بڵێ یەک ئەندام پەرلەمان پێ بڵێ هەموو ئەندام پەرلەمانەکان زەرد بێ نیلی بێ سەوز بێ گولۆپ یاوە شەریفانی لە بەهاوە داوای با قسەکەم کەم تاواکەمەوە زە قسەکەم شکۆی بۆ کورد بە زەرد و سەوز و نیلی نابێ بە ئاڵای کوردستان لە ناو دڵداێ بۆ بەغدا هەموو شتێکمان نەبوو ساحێبی شانی خۆمان نەبوون پەرلەمانمان نەبوو ئاڵامان نەبوو سنوورمان نەبوو مەسعود بەرزانی لەبەرەوەی احترام من بۆ جەنابێ بەڕێز کاک مەسعود بەرزانی کە ئەو ڕیفراندۆمەی ڕاگەیان هەموویمان نەدۆڕان نەجواب تۆ گرێت لە کاک مەسعود نییە گرێت لە پارتی نییە گرێت لە ڕیفراندۆم من نوێنەری نیم کاکە من نوێنەری پارتیم گرێت نییە ئێ باشە خوا دوو گوێی دای بۆ گوێ بگری بۆ گوێ ناگرێتەوە بۆ گوێ ناگرێت گوێی لە یەک میلەت گرت گوێی لە هەموو دنیا گرت وتیان مەیکە کاکە دانیشە مەسعود بەرزانی سەرۆشی حیزبەکە و جۆی لە هەموو دنیا نەکرد لەسەر مافی کورد گوێ لە هیچ کەسێک ناگرێت لەسەر حکومە کوڕە تۆ بڕۆ کوڕە حیزبەکەی تۆ بڕوا کوڕە ڕئیسەکە بڕوا عیبە ئەوە قسە دەکەی عیبە بەنسبەت ئێمەوە ئللا پارتی دیموکراتی کوردستان حکوم نەکات وەکو هەولێر دووەک چۆن پێشکەوتووە ئێمە ژمانەی وەکو ئێرە پێشکەوە وەکو هەولێر دووەک پێشکەوە ئێمە هەولێرمان بینیوە چۆنە جادەی ئەنواع جادە و ئەنواع تنوێر کراوە ئەنواع ئیشی باش کراوە ئێمە ئەمانەی ئەوی شارەش لێرە بکەن من گۆڕانم بەڵام گۆڕانێکم لەسەر عەدالەت و حەق ئێمە هاتوونە بۆ ئەوەی حەق و عەدالەت بێتە ئەم وڵاتە ئێمە دەیان شەید و پیاوی تێکۆشەرمان داوە مام جەلال بە ڕەحمەت بێ قائیدێکی وەک مام جەلال ئەگەر بمایە کورد وای لێ نەهات کاک نەشوان بمایە وای لێ نەهات بەڵام من تۆ کابرایەکی تازە خۆت کاندی دەکەی من ناتوانم بەرامبەر بە تۆ بەڵام ئەڵێم بیکەن بە خاتری خوا بیکەن بە خاتر ئەم مانگ ڕەمەزانە ئەم ملەتە خوێنی داوە کە پێستان وەرگرت چوتانە تەخت ئەوانەی خەباتیان کردووە بۆ یەکێتی نیشتمانی بۆ پارتی دموکراتی کوردستان هەمومان پێشمەرگەین فەرقمان نییە قسمان براین بەڵام برایەتی هەتا ئەم حەدا باشە یەک دقا ئێمە لە وەختی خۆی لە شاغ بووین چەپڵەیەک بۆ براتی چەپڵەیەک مادەم کاندیدی پارتی دموکراتی کوردستانە داوای لێ ئەەکەین هەوڵ بدات کە ئەو دەستی خزمەتگوزاری و ئاوادانی لە هەولێر و دووهۆگەی بگاتە سلێمانی من یەک پرسیاری لێکەم بە ئایا بەنە وەکو پارتیەک شانازی بە سوێشی ئابۆکەیانە وەکو پارتی شانازی بە سوێکی ئابەوە دەکەم لەبەرەوەی تەنازی